جامية كردستان ليم يامية شاويلي لدكامية أروسان لكاريمية إيش بتشون نرما جامية كردستان ليم يامية شاويلي لدكامية سرهدان برخدان سرهدان جيانة برخدان جيانة برخدان جيانة هەشتاربوانی بەڕێزی شەواهەنگی نەورۆز 2725 کوردی سڵاتان لێبێ لەلایەن کۆمەڵەی کولتوری کوردی شاری تورک و دەوروبەر بەخێرهاتنتان دەکەم و ئاواتی ساڵێکی پڕ لە خۆشی و سڵامەتی بۆ ئێوە سەرکەوتن و سەربەرزی بۆ گشت کوردستان دەخوازم. بەڕێزان، ئەو ساڵ هەر چوار پارچەی کوردستان بە شێوەیەکی ڕازاوە کە هەر لە نەورۆز جوانە پێشوازی لە ساڵی تازە و نەورۆزی کوردی کرد. ئەمڕۆ ڕۆژێکە پڕنور، دنیا ماڵاماڵ لە سرور، ژاڵە دەدرێشێتەوە، لالە دەگەشێتەوە، دار و درەخت دەپشکون. ئەمڕۆ ڕۆژی مرادە، نەورۆزی گەلە، حەقە، ڕۆژیەکی زۆر مبارەکە. ئەوەڵی بەهارە، یەکی ئێعتدالە، لەیل و نەهارە، جەژنە، جەژنی ئوممەتە، جەژنی محەبەت و ئولفەتە. ئەو شێعرە بە پێزە لە ڕۆژی دووشەممەی ساڵی 1938 لەلایەن مەلای گەورەی کۆیەوە نەمر مەلا محەممەدی جەلیلزادەوە کوژراوە. سەرکەوێ خەباتی حەقخوازانەمان لە هەر چوار پارچەی کوردستان. دیسانەکانە نەورۆزتان پیرۆز بێ و بەخێر بێن.